هەموو کاتێکتان شاد بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و بەرنامەکەی خۆتان چارە. لە درێژەی زنجیرە بەرنامەکانمان دەربارەی پشکنینی گشتی یاخود فەحسی عام بە زمانی عەرەبی هاتینەوە خزمەتان. ئەمەڵقەی بەرنامەکە دەربارەی بابەتێکە کە وەک ئەو وەرەقانەی پشتی من وایە. ئەوەی کە لە پشتی منەی بنن بریتیە لە کاغز یاخود وەرەقی یاریکردن کە لە سەر تاسەری دنیا بەکارەهێنرێ بۆ یاریکردن. یەکێک لە باوترین یاریەکانی کە بەم وەرەقەیە کرێت و هەندێک لەو بەڕێزانی کاری پێەکەن یاریکی نەخوازراوە کە پێڵەن 21. لەم یاریەیە یاسایەکی بچووک هەیە کە پێویستە کۆکراوەی ژمارەی ئەو وەرەقانی کە بەدەستەوەیە لە ژمارەیەکی دیاریکراوە بێت بەراورد بەو کەسێک کە وەرەقەکان تاتێ. ئەگەر بێت و ئەو ژمارە وەرەقانەی کە کۆت کردوتەوە کەمتر بێت لەو کەسێک کە وەرەقەکان تەوزیعەکە ئەوە تۆ دۆڕاوی. خۆ ئەگەر بێت و لە 21 زیاتر بێ ئەوە هەر دۆڕاوی. پێویستت بەوەیە کە لە ڕێژەیەکی دیاریکرا و لە ژمارەیەکی دیاریکراوی بۆی کە بتوانی لە یاریەکەیە براوە بیت. ڕیزکردنی ئەم وەرەقانە کە کردنەوەی ژمارەکانیان گرنگێکی خۆی هەیە لەم یاریە بە هەمان شێوەی فشاری خوێنە لەشی مرۆڤە. ئەمەڵقەی بەرنامەی چارە تایبەتە بە زەخت بە فشاری خوێن. ئەو بابەتی کە ئەگەر لە ڕێژە و لە ژمارەیەکی دیاریکراوە بێت ئەوە لە ژیانە لە ڕووی جەستەییەوە براوابین. لە کاتێکە ئەگەر هات و ژمارەی ئەو ڕێژەی زەختەی کە هەمانە نزمتر بێ ئەوە ئەکرێت ژیانمان بە باشی نەڕات. لە کاتێکە ئەگەر بێت و بەرزتر بێت ژیانمان بە باشی هەر نەڕات. ئەمەڵقەیە دەمانەوێت چاوتان بکەینەوە و زانیارەکانتان زیاتر بکەین دەربارەی فشاری خوێن لە سەلامەتی بابەتەکە و لە مەترسیداریە لە زیادبوونی ژمارەکەی یا ڕێژەکەی و لە کەمبوونەوەی ڕێژەکەی. لەوانەیە ئێوە ئەوە نەزانن کە لە ساڵی 1975 بەنزیکەی ژمارە و بەڕێزانی لەسەر تاسەری دنیادا بەرزە فشاری خوێنیان هەبووە 594 ملیۆن کەس بوون کە نزیکەی 600 ملیۆن کەسەکات. لە کاتێکە لە ساڵی 2015 بەرز بۆتەوە بۆ زیاتر لە 1 ملیار کەس کە نزیکەی 2 ئەوەندەی ئەو ژمارەیە کات کە لە ساڵی 1975 هەبووە. هۆکاری ئەمە دەکرێت ئەوە بێت کە ئێستا ئاسانتر نەخۆشەکە دەستنیشان نەکرێت و خەڵک پتر بەدەم تەندروستی خۆیەتی. لە کاتێکە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە ئادات کە هۆکارێکی ئەمە بریتە لە گۆڕینی لایفستایلی خەڵکو و زیاتر بەکارهێنانی هۆکارەکانی گواستنەوە لە شەمەندەفەر و فڕۆکە و بەتایبەتی لە ناو شارەکانە لە بەکارهێنانی ئۆتۆمبیل و کەمتر بەکارهێنانی پێیەکان لە گواستنەوەدا کە ئەمە خۆی لە خۆیان هۆکارەکە بۆی کە مرۆڤ کێشی زیاد ببێت و وزەکانی کە لە لەشیاتی نەیسووتێنێت و لە دەرەنجامی کۆبوونەوەی زیادەی وزە لە لەشی مرۆڤدا فشاری خوێنی بەرزە بێتەوە و بەرزبوونەوەی فشاری خوێن لە لەشی مرۆڤدا هۆکارێکی مەترسیدارە بۆ ئەوەی کە توش ببین بە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماخ و مردنی پێشوەختە یان مردن بە گەنجی. دڵنیام هەر کەسێک لێەوە کە ئێستا تەماشای منەکە زیاتر لە کەسێکە ناسێت کە بە گەنجی بەداخەوە بەهۆی بەرزە فشاری خوێن و جەڵتەی دڵ و دەماخەوە یان گیانی لەدەستداوە یان کواڵیتی ژیانی وەک جاران نییە. هەر ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژە بەوە دادکە لە 146 ئەو بەڕێزانە کە نزیکەی نیوەی ئەو بەڕێزانی بەرزە فشاری خوێنیان هەیە نازانن بەرزە فشاری خوێنیان هەیە. ئەمەڵقەی بەرنامەی چارە تایبەتە بێ بەو بابەتە گرنگ و هەستیارە و دەمانوێت بە دوای وەڵامی و پرسیارە بگەڕین کە دەکرێت لە چ تەمەنێکە بەرزە فشاری خوێنمان هەبێت و کەی پێویستەکە فشاری خوێنمان بپێوین بۆی کە بزانین ئایا ئێمە زەختمان هەیە یان نا. وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارە بن. ئینفۆگرافیکێکی کورت و ئەگەڕم و خزمەتتان لەگەڵ میوانەکەیە. پشکنینی گشتی فەحسی عام سەرباری ئەوەی ڕێخستنی ژیانی ڕۆژانە بە شێوەیەکی تەندروست لە بەرنامەی خەو و خواردن و وەرزشکردن و جڵەوکردنی فشار و ئارامی دەرونی پایی گرنگن لەبەر ئەم 5 هۆکارە ساڵانە و بە شێوەیەکی ڕێکخرا و پێویستمان بە پشکنینی گشتی هەیە. یەکەم، پشکنین بە شێوەیەکی ڕێکوپێک ئەگەری نەخۆشکەوتنمان کەمەکاتەوە. پشکنینی گشتی بە شێوەیەکی ڕێکخرا و کۆمەڵێک هەڵسەنگاندنی جەستەیی و دەرونی لە خۆ ئەگرێت. پزیشکان و پەرستاران و کارمەندانی تەندروستی سەراپای لەشمان ئەپشکنن لە تەپڵی سەر تابنی پێ. لەم پرۆسێدا پشکنینی جەستەیی و لێکۆڵینەوەی دەرونی لەلایەن پسپۆڕانی هەناوی و دەرونی ئەنجام ئەدرێت بۆ دڵنیابوون لەوەی جەستە و دەروونمان ساخ و لەبار و ڕوونن لە کار و فەرماندا. ئامانجی ئەم لێکۆڵینە و هەڵسەنگاندنانە ئەوەیە لە دۆخی بوونی کێشەیەکی جەستەیی یان دەرونی
لە سەرەتاوە دەستنیشان بکرێ و چارەسەری پێویستیان بۆ بنووسرێت. دووەم، پشکنینی گشتی بە شێوەیەکی ڕێکخراو یاریدەدەرە لە دەستنیشانکردنی ئەو نەخۆشیانەی پەیوەندیدارن بە فشاری دەرونیەوە. ڕۆژانە و بە شێوەیەکی بەردەوام مرۆڤ دووچاری فشاری دەرونی ئەبێتەوە لە شوێنی کار، خوێندنگا، کۆلێج، ماڵ، ناو ئۆتۆمبیل و هاتوچۆ و مامەڵەی ئاسایی فەرمانگەکان. لەلایەکی تریشەوە گۆڕانی کەش و دۆخی ئابووری و پێشهاتی چاوەڕوان نەکراو دوودڵی و نائارامیمان بۆ باردێنن. هەموو ئەمانە پێکەوە دووچاری فشارمان ئەکەن و لەسەر تەندروستی جەستە و دەروونمان بەرجەستە ئەبێت. پشکنینی گشتی بە شێوەیەکی ڕێکخراو چانسێک ئەیات پێمان کە ئەم دوودڵیەمان لەگەڵ پسپۆڕان تاوتوێ بکەین و ڕاوێژی دەرونی و دەرمانی پێویست وەرگرین. سێم، پشکنینی ساڵانە ئەکرێت یاریدە دەربێت لە بینینی دەرئەنجامی پشکنینەکانی خوێن. زۆرینەی خەڵک نیشانەی نەخۆشیە باوەکانی وەک سەرمابوون و هەڵامات و پەتا ئەناسنەوە لە بێتاقەتی و لە ژداهێزران و سەرئێشە، چونکە ئەم نەخۆشیانە نیشانەی جەستەی ڕوون و ئاشکرایان هەیە. لە کاتێکە ئەکرێت ژمارەیەک نەخۆشی لە خوێندا هەبێت کە نیشانەی جەستەی نەبێ و تەنها لە پشکنینی خوێندا ئاماژەکەی لەلایەن پسپۆڕانەوە بناسرێتەوە. هەندێک لەم نەخۆشیانە ئاسان و کاتین، بەڵام هەندێکیان مەترسیدارن بۆ سەرژیان. لەبەر ئەم هۆکارە بەشێک لە پشکنینی گشتی ساڵانە لە ڕێگەی پشکنینی خوێنەوە ئەکرێت. لەم ڕێگایەوە پزیشکانی پسپۆڕ ئاماژەکانی ساخی یان نەخۆشیەکانی خوێن دەناسنەوە و ئامۆژگاری پێویست پێشکەشی چارەخوازەکەن. چوارم، پشکنینی بەردەوام واتان لێ ئەکات هۆشداری تەندروستیتان بن. بەداخەوە زۆرێک لە خەڵکی گرنگی بە تەندروستی خۆیان نایەن و تەنیا لە کاتی نەخۆشی و ئازاردا سەردانی پزیشک یان نەخۆشخانە ئەکەن. ئەمەش وا ئەکات دەستنیشانکردن و چارەسەری دۆخەکەیان کاتێکی زۆری پێ بچێ و دەرئەنجامی دڵخوازی نەبێت. جگە لەوەش ئەمە وا ئەکات بڕیاری هەڵبژاردنەکانمان دەربارەی جۆری خواردن و وەرزشی بەردەوام دروست نەبن. سەردانی پزیشک و گفتوگۆ دەربارەی دۆخی تەندروستی و بینینی نەخۆشخانە و نەخۆشەکانی تر ئەکرێت کار بکاتە سەر نائاگاتان و هۆشیاریتان زیاتر بکات دەربارەی ستایلی ژیان و هەڵبژاردنەکانتان دروستتر و باشتر بکەن. پێنجەم، پشکنینی ساڵانەی بەردەوام ئەکرێت تێچووی چارەسەرەکانتان کەم بکاتەوە. وەک پێشتر باسکرا، سەردانی بەردەوام و ڕێکخراو بۆ پشکنینی گشتی وا ئەکات هۆشمان زیاتر بێت دەربارەی تەندروستیمان. ئەمەش وا ئەکات خۆمان بپارێزین لە نەخۆشکەوتن. لە کاتی بوونی ناساخیشدا بەهۆی پشکنینی گشتیەوە نەخۆشیەکە لە قۆناغەکانی سەرەتایدا دەستنیشان ئەکرێت. ئەمەش وا ئەکات تێچووی چارەسەری نەخۆشی کەمتر بێت و چارەسەریشیان دەرئەنجامی باشتری هەبێت. لەلایەکی تریشەوە نەخۆشکەوتن وا ئەکات کە مۆڵەت وەرگری لە شوێنی کار و قوتابخانە. ئەمەش ئەرکە دارایەکە زیاتر ئەکات. کام جۆرەم لە پشکنینی گشتی پێویستە و چەند جارێک دووبارەیان بکەمەوە. پشکنینی گشتی بەپێی تەمەن و دۆخی تەندروستی کەسەکان ئەگۆڕێت. لە ڕێگەی زنجیرە بەرنامەیەکی بەدوایەکدا چارە هەوڵ ئەیات بەرچاوڕوونی باتە بینەران بۆ ئەم پشکنینانە تا ژیانێکی باشتریان هەبێ و بە شێوەیەکی دروست پشکنینەکان هەڵبژێرن. وەک لە پێشەشی بەرنامەکە بۆمان باس کردن، بەرزە فشاری خوێنێکێکە لەو هۆکارانەی کە دوجار دەبێتە تووشبوون بە کۆمەڵێک نەخۆشی کە زانراون یان ناسراون بۆ نەخۆشیانی کە زۆرترین هۆکارین بردن لە دنیادا کە لەسەری سەرەوەی ئەم نەخۆشیانە بریتە لە جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ کە هۆکارێکی زۆر مەترسیدار بۆ ئەم دوو نەخۆشیە بریتە لە بەرزە فشاری خوێن. دەمانەوێت ئەمڕۆ لەگەڵ دکتۆر ڕێدوان جەزا عەبدولواحید کە پزیشکی پسپۆڕی هەناویە و لە هەمان کاتە مامۆستای زانکۆی سلێمانیە دەربارەی ئەم بابەتە بدوین و دەربارەی بدوین کە بۆچی ساڵانە لە فەحسی عامە پێویستمان بە گرتنی زەختە بێ، کەی پێویستە بە گرتنی زەختە بێ، ئەو کاتانەی ئەو بەڕێزانەی کە بۆ خۆیان بەرزەفشاری خوێنان هەیە چەندێک جارێک پێویستەکە کە بەرزەفشاری خوێنیان بپێون و کۆمەڵێک پرسیاری تر دەربارەوەی کاڵێ هەتاوەکو سرم نەیەشێ ئەزان و زەختەکەم بەرز نییە، ئایا سەرێشە نیشانە زەخت بەرزیە یا هەموو جار لەگەڵ زەخت بەرزیە سەرێشێ و کۆمەڵێک پرسیاری تر کە ئەم بەرنامەمان جیاواز لە بەرنامەکانی تر
هەر هەموو کاتی بەرنامەکە لەگەڵ دکتۆر ڕێدوانە خەریکی پرسیار وەڵامە بین بە سپاسێکی زۆرەوە کە لە کاتی قەرباڵغی خۆتە بەخشی بە ئێمە زۆر کەزەڵە زەختم هەیە وەکو ڕووی زانستی پزیشکی ئەو شەیە ڕاستە دەستە خۆش بە دکتۆر جان سوپاس بۆ بەرنامەکەت طبعا ناتوانین بڵین ڕاست نییە بەڵام زۆر زانستی نییە کەوتت زەختم هەیە ئەبێت تەشید کرابێتەوە لای پزیشکی پسپۆڕەکە زەختت هەیە و ئایا کێشەی زەختەکەت چییە ڕاستە بەرزبوونەوەی فشاری خوێن باوترین کێشەی زەختە بەڵام ئێمە زۆر نەخۆشە بینین بەبەستی بە هەبوونی زەخت ئەوەیە کە زەختی دابەزێت کە لێ پرسیت زەختەکەت چۆنە ئەڵێ من زەختم یاریە کاریان زەختم دابەزێت لەبەرەوە هەندێک جار تێگەیشتنەکە لای نەخۆشیەوە تەنها ئەوە نییە کە بەرزی فشاری خوێنی هەیە بەڵکو مەبەستی ئەوەیە کە فشاری خوێنی دابەزێت یاخود دیارریەکە وەکو خۆیان دەڵێ من هەندێک جار زەختەگرم زەختەکەم زۆر بەرزە هەندێک جار زەختەگرم یاعتیادیە زۆر نۆرماڵە بەڵام هەندێک جار زۆر دابەزێ طبعا ئەمانە هەمووی تەفسیری خۆی هەیە ئێمە تەفسیری خۆمان هەیە بۆ ئەمانە بۆچی بەرزە بۆچی هەندێک جار یاعتیادیە بۆ هەندێک جار نزمە بەڵام جاری وایە نەخۆشەکە تەنها یەک مەبەستی هەیە ئەویش ئەڵێ من زەختەکەم یاریەکات و زۆربەی جار نزمە کەویش بە تەشید بڵین لێگانەوەی خۆی هەیە فشاری خوێن بێ ئەوەی بەرز بێ بێ ئەوەی نزم بێ هەموو کەسە بۆ خۆی فشاری خوێنی هەر هەیە بەتەکید لەشی ئێمە لەشی ئادەمیزاد ناتوانێت بەبێ هەبوونی فشارێکی دیاریکراو لە خوێنە زەختێکی دیاریکراو لەسەر دەمارەکانی خوێنهێنەری خوێنبەر فەرمانەکانی خۆی بەڕێ بکات بەڵێ هەموو کەسێک زەختێکی دیاریکراوی خۆی هەیە ئەم زەختە بۆ گرنگیان بۆ بێ زەختی خوێنمان بۆ بێ فشاری خوێنمان هەبێت فشاری خوێن ضرورە بۆ کاراکردنی هەموو ئەندامەکانی لەش بۆ نمونە ئەگەر تۆ زەختێکی دیاریکراوت نەبێت بە نمونە کەسێک تووشی سوکسن ڕۆژانەوە بێت ئەبینی و ماوەیە چەند بەهێز و لاوازە توانای ئەوەی بجوڵێت توانای هێزیتیان لێ بچێت تا دەرەوە بێتەوە هەندێک جار بۆی دابەزینی فشاری خوێنی زیاد لە ڕادی خۆی دابەزیەوە بێتەوە ئەو چالای ئەو شتەناتەبیانە فشارێکی خوێن ئەگەر لە لەشمانە نەبێت تۆ ناتوانانی بە ئاسانی بڕۆی ناتوانانی پەلەکانت بجوڵنی ناتوانانی خوێن باش بچێ بۆ مێشکێت چکە بێشمان بیرمان نەچێکە پێویستی بە زۆرترین ڕێژەی خوێن هەیە کە تاوەکو فەرمانەکانی خۆی جێبەجێ بکات ئەو فشارە خوێنە نەبێت کە لە لەشمانە هەیە دڵمان ناتوانێت وەکو پێویست خوێن فڕێبدات بۆ پەلەکانمان و بۆ ئەو ئەندامانی کە پێویستی بە خوێنی لەشمان هەیە ئاماژت بەوە فەرموو کە ئێمە دوو جۆر لە فشاری خوێنمان هەیە یان بەرزە بێتەوە یان نزمە بێتەوە لە ناوەڕاستەکە نۆرماڵێکمان هەیە کە ڕێژە سروشتێکی بۆ هەموو کەسێک پێویستە بۆی کە کار و فەرمانی ڕۆژانی خۆی جێبەجێ بکە ئەگەر ئەوە نەبێت هەز بە بەهێزی و بەلاوازیەکەیت و ئەوی کە پێویستەکە بیکەی نایکی بەشێشی گشتی لە بەرەوەی کە ئەوەی کە بێوە بە نائاسایی ئەزانن ئەپ نۆرمال ێزان لە زمانە زانستێکەیە بەرزبوونەوەکە مەترسیدارترە یان نزمبوونەوەکە مەترسیدارترە بەتەکید هەردووشان مەترسیدارن بەڵام سەبەبەکان فەرقەکات دابەزینی فشاری خوێن زۆربەی جار لە خۆڕان نییە سەبەبێک لە پشتیەوە هەیە کە ئەبێ بە دوای سەبەبەکەی بگەڕێت بە نمونەوەکو باسم کرد مرۆڤێک تووشی سوکسون و ڕشانەوەیەکی زۆرە بێت ماوەیەکی زۆر بڵێن سکیە چێت وەکو پێویست ئاو وەرناگرێت وەکو پێویست ئاو ناتوانێت بخواتەوە تووشی وشک بوونەوە ئەبێت لەم کاتانە ئێمە تەوەقوعەکەین کە ئەم مرۆڤە ئەم ئادەمیزادە تووشی دابەزینی فشاری خوێن بوو بێت کە بە تەکید زەرەر و زیانی خۆی هەیە ئەگەر چارەسەر نەکرێت ئەمە ڕاستە بۆ بەرزبوونەوەی فشاری خوێنیش بە تایبەتیت ئەو بەرزبوونەوەی کە بڵین لە کاتێکی کتوپڕە لە ماوەیەکی زۆر کەما بەرزە بێتەوە ئێمە نەخۆشمان هەیە چەند ساڵێک بڵین فشاری خوێنی زەختەکەی کە وەکو باوە بڵێن 15 یان 16 یان 14 یان 150 لە ڕۆژانستێکەوەیان 140 بەشی سەرەوەی زەختەکەی بەڵام هیچ گرفتێکی نییە بەڵام ئەگەر بێت و ئەم زەختە لە ماوەیەکی زۆر کەمە لەم 150 و 160 بچێتە 180 و 190 و 290 و 20 و ئەمانە هەندێک جار ئێمە زۆر ینی زۆر جاری بینین کە بەڵێ زەرەری خۆی ئاات مەسەرەن نەخۆش ئەبینیت بەهۆی بەرزبوونەوەی کتوپڕی ئەم فشاری خوێنەوە تووشی خوێنبەربوونی مێشک بووە تووشی مشکلەی دڵ بووە تووشی سزبوونی گوچیلەکان بووە و هەروەها کەواتە هەردووکیان وەکو یەک مەترسی دارن بەڵام باشتر وایە لە خۆمانەوە ئێمە بە نەخۆشێک نەڵێن زەختت دابەزی و فشاری خوێنت دابەزی و چکەم شتە زۆر باوە بەڕاستی ئێمە تەرکیزکەم لەسەری زۆر نەخۆشیێت بۆ لا من ئەڵێ من زەختم دابەزێ دکتۆر چی بکەم چی بخۆم ئێمە تیانەگەینی کە دابەزینی فشاری خوێن لە خۆڕان نییە زۆربەی جار سەبەبێک لە پشتیەوە هەیە هۆکارێکی ئێمە بەدای هۆکارەکەی بگەڕێن باشە با یەکەم جارە دابەزینەکە دەست پێ بکەین خاڵێکت ئاماژە پێدا بەڕاستی زۆر سەرنجی ڕاکێشە فەرمووت ئەو بەڕێزانەی کە چون ڕوشانەوەیانە بێت ئاو کەم ئەخۆنەوە بۆیە فشاری خوێنیان دائەوەزێت لە کاتێک ئەمە بیستومانە کە کەسێک کە فشاری خوێنی بەرز بێ پێڵەن ئاو زۆر بخۆرەوە بۆی فشاری خوێنە بێتە خوارە بۆی زەختەکە بێتە خوارەوە بێ زەحمەت ئەوم کەمێک بۆ ڕوون بکەیت پرسیارەکە زۆر جوانە لە جێی خۆیت دەستت خۆش بێم ئەمە هەڵە تێگەیشتنە وەکو چۆن هەندێک هەڵە تێگەیشتنی ترمانە لەسەر فشاری خوێن مەسەلەی میزکردن لە بەرزبوونەوەی فشاری خوێنە چییە ئەو کەسانی کە زەختیان بەرزە بێتەوە هەندێک لە جاری وایە سەردانی هەندێک کەسەکەن کە پزیشک نین
بە هەڵە دەرزییان بۆ کریان حەبێکیان پێ درێت حەبی مدەڕر لەلاو خەڵکە بە لازیکس ناسراوە بالضبط لازیکس میز بەم ئادەمی زیادە بەم مرۆڤ بکات تاوەکو فشاری خوێنەکەی دابەزێت تەوە نە شتێکی زۆر ڕاست نییە زانستی نییە ئێمە لەو کاتانێ اختیاری ترمان هەیە بۆ دابەزانی فشاری خوێنەکە بەڵام ئەم میز پێکردنە خەڵک وا تێگەیشتووە کە بە هەچ و کارێک تریش بێت ڕەنگە زەختەکەی دابەزێت خۆیەکی ئەو زۆرە خواتەوە وازانێت کە میزی زۆر کرد فشاری خوێنەکەی دابەزێت نەخێ لە ڕاستی ئەمە وانە ئەمە بۆ کاتێک ڕاستە کە بەهۆی دەرمانێکەوە بێت کە دەرمانەکە مدەڕرە ئەم مدەڕر و شێشی عەرەبیە بەڵێ ینی میز پێکەرە میز پێکەرە بەڵێ وا کاتە ئادەمی زیادە میزێکی زۆر زیاد لە پێویست بکات ئەو ئاوە زیادەی کە لە ناو دەماری خوێنەکان و لە دەوری دەماری خوێنەکان کۆبەتەوە ئەهێنێتەوە ناو دەماری خوێنەکان لە ڕێی گوچیلەکان وەکو میز فڕێتە دەرەوە بەمەش هەندێک لە زەختی دابەزێنێ بەڵام ئەمە ڕاست نییە تۆ لە کاتێکا بتەوێت ئاو بخۆیتەوە وابزانی ئاوێکی زۆرت خواردەوە میزێکی زۆرت کرد بە شێوەیەکی ئاسایی هەچ کەسی ئاو زۆر بخواتەوە میز زۆرەکە بەڵام ئەمە هیچ پەیوەندیشی نییە بە دابەزاندنی فشاری خوێنەوە یعنی ئەگەر بەڕێزێک فشاری خوێنی لەسەرەوە بوو ئەوەی کە من لە جەنابەتی گەیشتم یەک دەرزی لێ نایە بۆی کە فشاری خوێنەکە بێتە خوارەوە بەتابەت لازیکس وەکو ئاماژت پێدا دوو ئەوەی کە زۆر گرنگە ئاو زۆر نەخواتەوە چکە لەوانەیە خودی ئاو خواردنەوە کە دووبارە فشاری خوێنی بەرز بکاتەوە ناتوانین بڵین زۆر بەرزی ئەکاتەوە هەندێک جار ئەگەر لە ڕێی دەمارە وەری بگرێت لە ڕێگی دەمارە وەری بگرێت چکە ئەو ئاوانی کە ئێمە لە خەستەخانەکانە ئەین بە نەخۆش لە ڕێگی دەمارەوە مخەزیەکان لاونە خەڵکە بە مخەزی ناسراوە هەندێک لە سۆدیۆمی تایە سۆدیۆم و کلۆرایدی تایە سۆدیۆمەکە بێتەوەی بەرزکردنەوەیکی کەمی فشاری خوێن بەڵام ئەمە زۆر نییە ئەمەش خۆی هەڵەتێگەیشتێکە زۆر نەخۆشێت بۆ لامان مەسەلەن تۆزێک بۆهاچ هۆکارێ فشاری خوێنی بەرزە تۆ لە خەستخانەتەوێت داغلی بکەی بە هۆکارێکی ترێتەوێت ئەو ئاوەی بۆڵواسی کە باسمەکرد مۆغەزی بێتێ ترس و دەڕاوشیدا دروستە بەڵام زەختەکەم بەرز دەبێتەوە ئەمە ڕاستە ئەگەر بڕێکی زۆری بێتەوە بە خێرایی وەری بگە ڕەنگە هەندێک زەختەکەی بەرزکاتەوە بەڵام شایانی ئەوە نییە کە لی بترسی باشانی ئێوە کە خەڵک داخڵە بێ حەزەکەی با یەکەم جار لە نزمبوونەوەی فشاری خوێنەوە دەست پێ بکەین اینجا بەرەو بەرزبوونەوەی فشاری خوێن بۆی کە بابەتەکە بۆ بینەر زۆر ڕوون و ئاسان بێ ماشەڵڵا ئازان پڕی لە زانست بەڵام بە هێواش هێواش لێ دەرکەمە دەرەوە ئەو مغەزیانی کە هەیە کە جەناب دۆکو پزیشکێک زۆر لە من باشتر ئەیانزانیت بۆ نمونە گلوکۆسەلاینمان هەیە نۆرمال سەلاینمان هەیە وە کۆمەڵە کشتی ترمان هەیە بەڵام دوانە لە هەمووی باوترە نۆرمال سەلاینەکە هەر ئاو خوێ سۆدیۆم کلۆرایدە سۆدیۆم کلۆراید کە خەڵک زەختی نزمە بێتەوە بۆی هەڵەواسنینەکە زەختی بەرزە بێتەوە بۆی هەڵەواسن ئێمە یەکێک لەو چارەس بۆ هەندێک نەخۆش کە تووشی دابەزینی فشاری خوێن بۆ پەنای بۆ بین کە ئەو ئاوەی بۆ هەڵواسین بەڵام هەموو دابەزینێکی خوێنیش ئەمەی زەختی خوێن ئەمەی پێویست نییە ئێمە نەخۆشمانەیە دابەزینی بڵێ فشاری خوێنی بە هۆکاری ترە بە نمونە بە هۆکاریەوەی کە دڵیۆک و پێویست ئیش ناکات تۆ لەم کاتەیە ناتوانیم ئەم مغەزی بۆ هەڵواسی ئەم ئاوەی بێتێت چکە خۆی هەر ئۆڵڕێدی لە پێشەوە بڕێکی زۆر لە ئاو لە لەشیا کۆبەتەوە کە دڵی ناتوانێت تەسەڕوفم ئاوە بکات تۆ مەفروض وایە لەم کاتەیە بێی ڕێگەی لە ڕێگەی ترەوە فشاری خوێنی بەرز بکەیتەوە هەندێک دەرزی و دەرمانی تایبەتی هەیە ئەینێ وا لە دڵیەکەین وەکو پێویست ئیش بکات تاوەکو فشاری خوێنی بەرز بێتەوە ئەگەر تۆ لەم کاتەیە بیت ئەم مغەزیە بۆ ئەم نەخۆشە هەڵواسی ئەمە کارێکی هەڵەیە و نابێت هۆی بەرزبوونەوەی فشاری خوێن چکە لەم کاتەیە نەخۆشەکە بەهۆی کەمبوونەوەی ئاوە ناناڵێنێت ئاو لە لەشی احتیادیە ئاو لە دەستنەیە بەڵام دڵی ناتوانێت و پێویست ئەم ئاوە هەڵسوڕێنێت یعنی ئەو ئەگەر زۆر ئاسانی بکەنەوە بۆ خەڵک وەکو ماتۆڕێکی ئاوایە دڵم خۆش ئەو کاتە ماتۆڕەکە بە پێی پێویست قوتیەوەی نی ئاوەکە هەڵوا تاشید ئاوەکە لە لەشیا کێشینی وەکو ئاوەکە هاتووە بەڵام ماتۆڕەکە هەڵی بەڵام دڵ ناتوانێت ئەم ئاوە هەڵبات بۆ ئۆرگانەکان لەبەرەوە بێتە هۆی ئاوسان و بێتە هۆی داوەزینی فشاری خوێنی لەم کاتەیە تۆ بێ هەوڵ بەی ئاوەکە دوای بەرزکردنەوەی فشاری خوێنی لە لەشی بکەیتە دەرەوە ئاوە زیایەکە نەوەک تۆ مغەزی بیتێ یعنی یەکەم جار ماتۆڕەکە چاکەیتەوە دەمخۆش اینجا دوای ئاوەکە خۆی سەرەکەوە ئیش تاوەکو خۆی ئۆتۆماتیکی ئەو ئاوی کە لە لەشیا کۆبەتەوە فڕی باتە دەرەوە بەڵام ئەگەر نەخۆشێک و باسمان کرد سکسون ڕۆژانەوە هەیە چەند ڕۆژێکە بەتاوەتی وشک بۆتەوە خۆی ناتوانێت و پێویست ئاو بخواتەوە لەبەر ڕەشانەوەکە یان بەر هۆکارێکی تر ئێمە لەو کاتانەیە پەنابینە بەر ئەو ئاوە ئەو مغەزەی کە باسمان کرد چکە ئەم نەخۆشە ڕێژی ئاو لە لەشیا کەم بۆتەوە بەهۆی سکسون و ڕۆژانەوە چۆتە دەرەوە ناچارین تەویزی بکەینەوە بۆ ئاوی کە باسمان کرد چۆن ئەگەر کەسێک سکسون و ڕشانەوەی هەبوو کە زۆر تەرکیزتان لەسەر ئەو بابەتەیە بەڕێستان کە دوجار پرسیارەکانم دەربارەی هۆکارەکانی تر نزمی فشاری خوێن خەمە خزمەتانەوە ماستاوێکی سوێری بینە شتێکی زۆر باشە یەکێکە لە ڕێگەکانی چارەسەر بەڵام ئێمە کاتێک ئەڵێن ئێمە بە هەموو نەخۆشێک ناڵین پێویستە داغلی خەسخانە بیت و مغەزیت بێنێ ئەو نەخۆشانی کە سکسونەکان هێندە زۆرە ناتوانن تەویزی بکەنەوە بە ڕێگەی ئاو خواردنەوە و خواردنەوەی ماستاوێکی سوێر یاخود ئەڕشێنەوە نەخۆشمان هەیە کە ئەڕشێتەوە لەگەڵ سکسونەکەیە تۆ لەو کاتەیە ناتوانانی شلەمەلی بێتێ ئەیهێنێتەوە لەبەرەوە تاکە چارەسەر لەو کاتانە پێویستە داغلی خەستەخانی یان لە ماڵی شۆشەرنی داغلی خەستخانی بکەی تۆ ڕێنمایی نەخۆشەکەی کە خۆی بتوانێت لە ڕۆژێکە چەند بتڵێک لەو ئاوانەی کە هەیە وەری بگرێت تاوەکو وردە ئەتوانێت خۆیشت بخوات و باری بڵێن ئەوەی کە کەمبوونەوەی ئاو لە لەشی ئاگەرێتەوە ئاسایی و هەر ئەوەندە یانی
باش ئەوەی کە ئەبە بینیمان لە نەخۆشخانەکانە کانۆلایەکت بۆ دارێن ئیتر چ جای لێرە بێت چ جای لێرە بێت کە جەناب لە من باشترە زیاتر لە 9 شوێن هەیە لە لەشی مرۆڤەکە لە کانۆلەی لەدابنێ بەڵام ئەوەی کە باوە یان لەسەر دەستە یان ئەلێرایەدا ئەنرێ بینیمانە کە لێک شوێنە مغەزی هەڵەواسرێت ئەو سۆدیۆم کلۆرایدی کە ئیفەرمووی بەڵام من هەندێک جار بەڕێکەوت لە نەخۆشخانە بینیمە کە لە هەردوو لاوەدا ئەنرێ یعنی لێک کاتە بۆ نەخۆشێک دوو بوتڵ مغەزی هەڵەواسنی یەکێک لە لای ڕاستێک یەکێک لە لای چەپ ئەمە بۆ ئەکەن پزیشکەکان هەندێک حاڵەتی شۆکمان هەیە شۆک ینی دابەزینی کتوپڕی زۆر خراپی پستانی خوێن و باسمان کرد دابەزینی زەخت لە هەندێک بارە ئێمە ناچارین کەمتر لە نیم ساعتە بە تقریبی لیترێک لە مغەزی بین بە نەخۆشەکە هەندێک باری نەخۆشیمانەیە ئەمە داوا کات خۆی وا ئەمە شتێکی زانستیە لەبەرەوە بەنا ئێمە کانۆلاکانمان کانۆلای چوانمان نییە کە بتوانێت لە نیم ساعتە ئەو لیترە تەنها لە یەک شوێنەوە بێتە ناو لەشی مرۆڤەکەەوە لەبەرەوە ناچارین بە دوو لە ئەم پرۆسەی ئەنجام بین لە هەج لایەکەوە 500 cc بۆ هەڵەواسێت بۆی لە ماوەی نیم ساعتە بتوانرێ لیترەکە وەربگرێت وی هەندێک جار ئەگەر جناب ڕەنگە دیقەتی ئەو شدا بێ دوو لاینی هەیە وەکو جنابەت باس کرد دوو کانۆلای هەیە بەڵام هەر کانۆلای و دەرمانیشتیایە ئەوەشتان نەخۆشیمانەیە مەسەن شەکری لە پرابەر دەبێتەوە پێوتر دیکەی ئێمە ناچارین لە پێویستە حتا بە سێ جۆری ژەبێ هەندێک جار سێ جۆر کانۆلامان پێویستە هەبێت چکە لە هەچ تاینێکەوە مەسەن لە یەکێک لە کانۆلاکانەوە ئێمە گیراوەیەکی تایبەتی ئینسولین و شەکری ئەینێ لە لایەکی ترەوە پێویستەکە هەندێک لە مغەزی بیتێکە پێویستێتی و هەندێک جار پێویستەکە شتی کەشی بۆ ئیزافە بکەیت لەبەرەوە ناچاری لەو کاتانیا 2 تا 3 کانۆلای جیاوازت دانابێت ئەمامان باتەوە سەر بابەتی کە کامێ مەترسیدارترە بۆ مرۆڤ ورسی بوون یان تین و بوون لە هەندێک شوێنە من بەرچاومەکەوێت ئەگەر چی ژمارەکان بەپێی ستایلی خەڵکەکە و تەمەنەکەی و ئەمانە جیاوازیە بەڵام وەک باس ئەکرێت ئەڵەن بە شێوەیەکی گشتی مرۆڤ لەوانەیە بتوانێت هەتا 3 هەفتە بەبێ نان بژی بەڵام لە 3 ڕۆژ زیاتر بەبێ ئاو ناژی ئەمە کاتە ئەوەی کە مەترسی و شک بوونەوە زیاتر لە مەترسی برسی بوون لە ڕووی زانستیەوە بە تەشیر لەشمان هێندەی پێویستی بە ئاو پێکاتەکانی ناو ئاو هەیە بۆ ئەنجامدانی زیندە چالاکیەکان و بۆ دروستکردنی وزە و بۆمانەوە هێندە پێویستی بە سەرچاوی وزەی خۆراکی نییە چکە ئێمە خەزنێکی زۆری خۆراک لە لەشمانە هەیە ئەتوانێت لە کاتی کەمبوونەوەی خۆراک و سترێسا بەکاری بهێنێت بەڵام ئەم خەزنەمان بۆ ئاو نییە لە لەشمانە لەبەرەوە بەڵێ مرۆڤ زووتر تووشی وشک بوونەوە بێت و نیشانەکانی نەمانی ئاو لە لەشیا زووتر دەست پێکات وەکو لە نەمانی خواردن بۆ سەرچاوی وزە یەک پرسیاری ترم زۆر مەبەستە بۆ بە پرسیار ڕەمێشمان کە ئێستا لە دنیا زۆر خەریکابێ بە ترند ینی خەریکابێ بە باو لە دنیا مەسەلەی ڕۆژوگرتنە بە ئاو بۆ نمونە کەسەکە ئاڵێت لە هەفتەیەکە ڕۆژێک یان 24 کات ژمێر هیچ ناخۆم وەکو خواردن وەکو سەرچاوی وزە بەڵکو تەنها پشت بە ئاوە بەستم نازم لە ڕووی زانستیەوە ئەمە حەزەکەم وەک پزیشکێک ئامۆژگاریمان بکەیت دروستە باشە باش نییە بە ڕۆژوبوون تەبەن دەرکەوتووە کە بەڵێ ئیسپاتی زۆری هەیە بۆ لەشی مرۆڤ بۆ شەرتی بە ڕۆژبوونێکی زانستی بێت زانستی ینی چی زانستی ئەبێت وەکو جەنابەت باست کرد ئێمە نەخۆشمان هەیە بۆکو پارێز ئێستا دەستی کرۆ بە ئەوەی کە پێڵەن ڕۆژووی پچڕ ینی ئینتەرمیتنت فاستینگ بەڵام زانستی نیە لە ڕووی زانستیەوە ئێمە 3-4 جۆر لەم بە ڕۆژبوونەمان هەیە مەسەلەن هەمانە ئەو کەسە ئەو مرۆڤی کە ئەوێت وەزنی دابەزێنێت لە 24 ساعتەکە باشتر وایە 16 ساعتیان هیچ خواردنێک بەکار نێنێت تەنها ئاو ڕێگە پێدراوە لەگەڵ هەندێک بڕی زۆر کەمی چا بەبێ شەکر بەبێ هیچ شتێک 8 ساعتی تری ئەتوانێت خواردن بخوات هەمانە ئێستا باسەکرێت هەتا ڕۆژووی پچڕی ڕۆژانەشەیە نەخۆش هەیە ئەتوانێت بڵێن 5 ڕۆژ بە ئارەزوی خۆی چی ئەخوات بیخوات 2 ڕۆژیان هیچ شتێک نەخوات تەنها ئاو بخواتەوە مەرجە هەموو ئەوانی ببوورە هەموو بەڕێزانی کە ئەم بە ڕۆژبووناکە نەخۆش بن یا خەڵکێ لە ساغەوە ئێوێ نەخۆش نەبێ تەنها بکو باسمان کرد ئێستا بۆ بە ترێندێک بۆ دابەزاندنی کێش و بۆ ئەوەی کە لە شولارێکی تۆزێک سەحی و باشترێت هەبێت نەخێر بە تەنها بۆ نەخۆشی نییە ئەوەی دەرکەوتۆ بەتەشی لەم دەمدوایانەوە کە ئەم جۆری پارێزکردن و کێش دابەزاندنە زۆر تەندروستە و زۆریش چالاک و زۆر ڕێگەیەکی باشە بۆ دابەزاندنی وەزن ڕاستە ئەڵێن کە ئەم ماوەی کە تۆی دی بەلەشی خۆت کە خواردنەکانت لە 8 کات ژمێرە کۆکەیتەوە 16 کات ژمێرەکەی تر تەنها ئاو یان فەرمووت بڕێکی کەم لە چا خۆیتەوە ڕاستە ئەڵێن نەکرێت دەشپاق بکاتەوە لە خانە شەرپەنجەیەکان یاخود بەلای کەمەوە چالاکی خانە شەرپەنجەیەکان کەم بکاتەوە و یارمەتی دەربێ وەکو فەرمووت لە ڕاگررتنی کێشە یان کەمکردنەوەی کێشە و یارمەتی دەریش بێ لە بەرزە شاری خێرە ئەرجابێکی منطقیە کە بڵێ بەڵێ چکە بەڕاستی ئەمە هێشتا لە مەرحەلەی قسە و بڵین بەحوسات و لێکۆڵینەوەیە بەڵام منطقیە چکە خانەی شێرپەنجەی سەرچاوی ژیان و مانەوەی وەکو هەر خانەیەکتر بە خۆراک و بە شیرینی و بە شەکر و بەو خواردنانەیە کە تۆی خۆیت کە تۆ بتوانیت چەند ڕۆژە گیان چەند ساعتێک خۆت بگریت و ئەو خانانە بێ بەشکی لەو خۆراکە و
لەو سەرچاوی وزەیە لە ڕووی منتیقەوە ڕێی تێچێت کە بڵێ ئەمە شتێکی زانستی بێت بەڵام من ناتوانم جوابێکی قەتعی بەمەوە بەڕاستی چکەوە پێویستی بە لێکۆڵینەوە بەحسی زیاتر هەیە. اینجا دەربارەی شەکر و شێرپەنجە ئێمە 25 ئەڵقمان دەربارەی شێرپەنجە کرد. هەر ئەسۆسییشنێکی کە بەڕێزت لە من زۆر باشتری زانی UK Cancer Research بڵین کۆمەڵی بەریتانی بۆ تۆژینۆ دەربارەی شێرپەنجە با وشە کوردیەکەی یەکێک لەو 11 بیر و باوەڕهەڵی دەربارەی شێرپەنجە هەیەتی دەربارەی شەکر و شێرپەنجەیە. خەڵک وا ئەزانن شەکر خواردن ئەبێتە هۆی شێرپەنجە. لە کاتێکا مەزنێت تۆ تەنها شەکر ئەو شەکرە بێکێکێتە ناو چاوە لەگەڵ میوە و لەگەڵ خواردنی نان و لەگەڵ برنج و ئەمانەش هەر شەکر وەرەگری دروستە بە تاکید زۆر دروستە. هەر لەبەر ئەوەشە ئێستا هەموو مەدرسەکانی ئەمریکی و ئەوروپی و بەریتانیش ڕێنمایەکانیان بۆ خۆراک بەگشتی نەک بۆ پارێزکردن و چێژدا بەزانن ئەوەیە کە خۆراکەکە تەندروست بێت بە شێوەیە کە بڕی بڵێن خواردنی شەکری دەستکاری کراوە یاخود شەکری ساداوەی کە بڵێن شەکری ناو چاو ناو کێک و شیرینیەکان کەم بکرێتەوە و لەگەڵیشە بە تەنها ئەو ڕێنمایە نیە کەمکردنەوەی سەرچاوەکانی شەکر و کاربۆهیدراتە. ینی تۆ مەسەلەن لە ڕەنگە پارچێک نام بخۆی یان برنج بخۆی ئەمانە بە شەکرداننی بەڵام هەموو ئەمانە بڕی زیاتریان شەکرتیایە وەک لەوەی کە تۆ دوو کەوچکە چاکێتە ناو چاکەتەوە. بەڵێ ئەی شەکری میوە شەکری میوە ڕاستە شەکرە بەڵام زۆربەی جار شەکری میوە شەکری سادەنی ینی ئەو شەکرەنیە کە ئێمە لە بڵێن ئەکێنە ناو چاکانمانەوە و کەمترین زەرەری هەیە بەڕاستی چکە شەکری دەستکاری کراونی ئەم شەکری ئێمە شەکری دەستکاری کراوە زۆر بە زووی هەڵەمژێ زۆر بە زووی ڕێژەی شەکرمان بەرزەکاتەوە و زۆرترین زیانیشمان پێگەێنێت. دکتۆر دیار هەیە هاوڕێی من لەناوانی هاوڕێی بەڕێزیش بێ پزیشکی پسپۆڕی مێشک و دەمارە چەند ڕقێکیش پێشێستە میوانمان بوو لە مەسلەی شەکر و مێشکە لەبەرەوەی کە دووبارە فشاری خوێنە بینەوە سەر بابەتی مێشک باس لەوا کات کە ئاڵێ شەکر خواردنی مێشکە مێشک بەبێ شەکر ناتوانێت کار بکە کەواتە ئەگەر خەڵکێک بڵێ من بە هیچ جۆرێکی شەکر ناخۆم بۆ نمونە نان ناخۆم برنج ناخۆم میوەش ناخۆم ئەمە ئەکرێ لە دوورمەودایە زەرەر لە مێشک بە ئێمە سەرچاوی دروست ینی سەرچاوی وەرگرتنی شەکر لەشمانە تەنها شەکر خۆی نییە تەنها نان و برنجی نییە ئەگەر لەشمان پێویستی پێ بێت بۆ ماوەی چەند ڕۆژێک ئەم سەرچاوانە وەرنەگری ناچار لە ڕێ سووتانی بەشەکانی تری خۆراکەوە شەکر دروستەکە بەنمونە پرۆتینەکان و چاوریەکانی لەشمانەکاتەوە بە شەکر و کاتەوە ناو خوێنمان بەڵام پتەوە نەتەوێت هەندێک لە تەسیرێ بێت بڵێ هەر بەنمونە ئەو کاتانی کە خۆمان بە ڕۆژوی لە ڕەمەزانە مەسەلەن تۆ ماوەیەکی زۆر هیچ ناخۆی هەستەکەی تۆزێک سەرێشە و گێژ بوون و ئەمانە تێ چکە ڕێژەی شەکری خوێنت دابەسێت بەڵام بۆ ئەوەی کە لەش تعویز بکاتەوە هەندێک کاتی پێویستە تا بتوانێت ئەم چاوریە و ئەم پرۆتینە بسووتێنێت و بیکاتەوە بە شەکر کاتی ئەوێت وەکو ئەوە نیە تۆ خۆت بە شێوەیەکی ڕاستەوخۆ کەوتکە برنج خۆ یان مەسەن لە چێک خۆ یان کەوتکە شەکر پێتە ناو چاکەتەوە بە خێرایی ڕێژەی شەکری خوێنت بەرزەکاتەوە بەڵام بۆ ئەم پرۆسی سووتان و گۆڕینی چاوری و پرۆتینە لەشا بۆ شەکر کاتی ئەوێت لەبەرەوە هەندێک عراز لێ دیارەیە بەڵام نابێت ئەوەی کە تۆ شەکر نەخۆی معناوایە مێشکریش ناکە چکە لە سەرچاوی تری خۆراکیەوە شەکر دروستەکە لەشی خۆمان. باش دەربارەی فشاری خوێن یان بەرزە فشاری خوێن زۆر باسی خوێەکرێت ئەڵێن خوێ خراپە ئەی شەکر طبعا شەکر خۆی مباشرەتەن تەسیر ناکاتە سەر بەرزبوونەوەی فشاری خوێن بەڵام لە ڕووی لە ڕێگەی بڵێن نەتیجەکانیەوە مەسەلەن تۆ ئەوی کە شەکر زۆرە خوات بۆی هەیە قەڵەو بێت بۆی هەیە تووشی بەرزبوونەوەی بەڵێ کە توش شەکرە بوو شەکرەکەی کۆنتترۆل نابێت کە قەڵەو بۆ ئۆتۆماتیکی تووشی بەرزی چاوریە بێت زەختەکەشی لەولاوە بەرزەبێتەوە ینی بە شێوەیەکی ناڕاستە خۆ تەسیری هەیە بڵێ واز لە باوترین هۆکار بێنەکە زۆر بەڕوونی ئاماژەت پێدا مەسلەی سکسۆنی زۆر شانەوەی زۆر و شکبوونەوەی مرۆڤ ئاو لە لەشتانامەێ فشاری خوێنێتە خوارەوە بە کورتیش ئاماژەت بۆدا کە هەنە جار دابەزینی فشاری خوێن ئەکرێ ماتۆڕەکە بێکە باشکار نەکە ئەکرێت دڵ بێکە باشکار نەکە ئەم هۆکارەت چی لە سیستەمانەکە ئەکرێ ببینرێت لە ڕووی تەمەنەوە طبعا ئێمە نەخۆشیەکانی دڵ زیاتر لە کەسانی بە ساڵات چوە بینین بەڵام تەمەن بڵێن ڕێگر نییە لەوەی کە کەسێک گەنج بێت توش نەبێت ئێمە نەخۆشی گەنجیشمانە تووشی نەخۆشی دڵ بۆ دڵێک و پێویست کار ناکات لەبەر ئەوە ڕاستە بە زۆری لە کەسانی بە ساڵات چوە بینرێت بەڵام لە هەموو تەمەنێک ئێمە نەخۆشە بینین کە بەدەست نەخۆشی دڵەوە ناڵێنێت وەکو جەنابەت باست کرد بۆی هەیە لە ڕۆژێک لە ڕۆژەکانە دڵی ئەوەندە بڵێن سست بێت بەرەو سستبوون بچێت کە چیتر نتوانێت فەرمانی خۆی جێبەجێ بکات چیتر نتوانێت ئەو یژەی کە لەسەرێت وەکو پەمپێک لە لەشمانە خوێن بڵاو بکاتەوە زۆر جار نەخۆشەکە بینی کە یێتە خەستەخانەکان تووشی شۆک بۆکو کە باسمان کرد پێوتە کاردیۆجێنیک شۆک ینی شۆک دابەزینی زەختەکەی بەهۆی مشکلی دڵەوەیە چکە بیرمان نەچێت ئەنواع سبەبی شۆکمان هەیە دابەزینی خوێنمان وەکو باسمان کرد فشاری خوێن ئێمە لەو کاتانەیە ناچارین پەنابەرینە بەر وەکو باسمان کرد هەندێک دەرمانی تایبەت و ڕێکاری تایبەت تاوەکو بتوانین دڵی هەتا و حەدی کە ئەتوانین چکە لە هەندێک حاڵەت ئێمە ناتوانین ینی زۆر شتێتر چۆن دەسەڵاتی مرۆڤانە منانەماوە تری بەڕاستی
لای خوایە بەڵام تۆ تا بتوانانی هەندێک چارەسەر وشتی تایبەتی بۆکی بەو ئومێدەی کە بتوانانی زەختی بەرزکەیتەوە و دڵی بخەیتەوەیش. ئێستا دوو هۆکاری زۆر باومانزانی بۆ دابەزینی فشاری خوێن یەک وشک بوونەوە سکسون و ڕشانەوەی زۆر ئاو کەم خواردنەوە کە خەڵکیگەی هەر بە سروشتی خۆی ئاو کەم مەخواتەوە کەمە کارێکی هەڵێ و لە هەموو بەردەمەکەمان باس کردوون کە پێویستمان بۆیە ڕۆژی 8 پەرداخی ئاوای ئاو بخۆین بەلای کەمەوە 8 ئاواهی و دڵ جگەلەوە چیتر ئەکرێ فشاری خوێن بێنێتە خوارەوە. خۆی هەندێک جار ئێمە بڵین هەندێک نەخۆش ئەبینین ینی نەخۆش نین کە خەڵکانی بڵین گەنج و تازە باڵغ بوو بە تایبەتی لە ئافرەتانە بڵین خانمانی گەنجە بینین کە هێندە لامان کێشەی سەرێکیانەوەی کە زەختیان بڵین فشاری خوێنیان کەمە بڵین بە هەچ تاریخەیەک بە هەچ وەسیلە بێ زەختیشی گرتووە چەند جارێک و هەستەکات کەمە. ئێمە تەبەن دوایان ئەنجامدانیان دێک لە پشکنینی پێویست و فەحسی نەخۆشەکە خۆی و ئەمانە بۆمان دەرەکەوێت کە ئەم بارێکی ئاساییە هەندێک لە خەڵکانی گەنج کوڕ یاخود بڵین خانمان یاخود پیاوان و زۆرترینشی لە خانمانە هەندێک جار بە شێوەیەکی ئاسایی خۆیان زەختیان کەم ئەمە شتێکی ئاساییە ئەمە ئاسایی بەڵام ئەوەی کە باس کە سەبەبی ترگەر باس بکەین سەبەبەکان زۆرە. جەنابی دکتۆر فەرموود کە باوترین هۆکارەکانی دابەزانی فشاری خوێن یان دابەزینی فشاری خوێن بریتە لە یان ئاو لێچوونی زۆر سکچون و ڕشانەوەی زۆر یا هەنایە کەسێ خۆی بە سروشت ئاو کەم مەخواتەوە کە لە هەموو بەرنامەکانمان باس کردوون پێویستمان بۆی ڕۆژانە 8 پەرداخی ئاوی ئاو بخۆینەوە ئەگەر ئاو کەم بخۆینەوە وشکە بینەوە جەنابی دکتۆری زۆر بە ڕوونی ئاماژەی بۆ دام لەشی مرۆڤ کرێ بە بێ خواردن بژی بەڵام ناکرێت بێ ئاو بژی. جگەلەوە فەرموود کە هەندێک جار دڵەکە ماتۆڕەکە باشکار ناکە بۆیە فشاری خوێنێتە خوارەوە. جگە لەم دوو هۆکارە واز لە هۆکارە دەگمەن و نەخۆشیە دەگمەنەوانە بێنین باوی تر هۆکاری باوی تر هەیە بۆی کە فشاری خوێن بێنێتە خوارەوە. دوو هۆکاری باوی ترمان هەیە یەکەمیان بڵین خانمان و بڵین پیاوانی کە تەمەنیان تازە لە هەڵکشانایە و بڵین لە هەڕەتی لاوێتیاندان هەندێک جار ئێمەیان بینین بڵێ تەنها مشکلیانەوەیە کە بە هەچ هۆکارێ بە زەختیشان گرتوویان چەند جارە چەکی زەختی خۆیان کردو و بەیان دەکەوتو کە زەختەکان تۆ زێک نزمە ئێمەش دوایان ئەنجامدانی تاوان هەندێک لە پشکنین و هەندێک جار پشکنی تاقیگەیش بۆمان دەرەکەوێت کە ئەمە بارێکی ئاساییە و لە ناو خانمانە بە تایبەتی خانمانی گەنج زۆر باوە کە هەندێک جار فشاری خوێنیان لە نزمیە و شتێکی زۆر ئاساییە ئەو دڵنیایی بێعینلایەن هۆکارێکی باوی تر کە هەمانە ئەوەیە کە ئەو بەڕێزانی کە لەسەر چارەسەری دابەزانی فشاری خوێنن جاری وهەیە چارەسەرەکەیان زۆر پێیان درراوە یاخود خۆی بە شێوەیەکی هەڵا زیاد لە پێویست چارەسەرەکە بەکارێنێت کە ئەیبینی سێرەکەی فشاری خوێنی بە شێوەیەکی زۆر زیاد لە پێویست دابەزیوە ئەم دوو هۆکارش لا ئێمە باون کە ئەیان بینین بڵێ ئەو مەسلەی دەرمانە ئەوەیە کە زۆر جار کە بەسەر دەرمانێکە کڕین حەبێک بە زمانی خەڵک کەی خەینتە نووسراوە ڕۆژی دەنگێک بخۆ بۆ نەکە لە بابەتی زەختە زۆر بە ڕۆژی دەنگێک بخۆ بەڵام ئەگەر ڕۆژێک بیرت چوبی خۆی ڕۆژی دۆمە دوان مەخۆ لەبەر ئەوەیە کەواوەترێ بۆی فشارەکە زیاد لە پێویست نێتە خوارەوە ئەوە زۆر ڕاستە و ئێمە شتێکی تریشمانەیە هەندێک نەخۆشمانەیە کە تووشی زەخت بووە فشاری خوێنی بەرزە پێی وتراوە کە تۆ بێم ڕۆژێم حەبە بخۆی بۆی کە کۆنتترۆلی زەختەکەت بکرێت بەڵام لا ئێمە چی باوە لە نەخۆشی درێژخانەکانە زۆرم شتابینی ئەڵێ من کە زەختەکەم بەرز دەبێتەوە ئەو کاتە دوو حەبەیەکەوە خۆم یان حەبێکە خۆم و کاتە و کە زەختەکەم ئاساییە بێتەوە من نایخۆم طبعا ئەمان واتێگەیشتون کە ئەم نەخۆشە بەڕێزانە کە ئەو ڕۆژانەی کە زەختەکەی ئاساییە ئەمە خۆی ئاسایی بۆ تۆ پێویست ناکە حەب بخوات بەڵام لە ڕاستی ئەمە تەسیری حەبەکەیە کە ڕۆژانەی خوات و بێت هۆی دابەزانی فشاری خوێنەکەی ئەو ڕۆژی کە بەرز دەبێتەوە ئەو دوو حەبە سەرێکەوە خوا لە ئەبێتەوەی دابەزانی زەختەکەی بە شێوەیەکی زۆر کتوپڕ ئەو حاڵەتە دروستەکە کە باسمان کرد باش جا دوایی بە وردیە چینەوە سەرەوە بابەتە بەڵام ئەمێ پرسیار ئێرە بکەم ترواز لە نزمە فشاری خوێن بێنین کە فەرمووت ئەگەر لە بەرزە فشاری خوێن مەترسیدارتر نەبێ بەقەر ئەو بەترسیدارە کە ئەفەرموون ئاساییە کە زەختەکەی نزمە ئێمە ئەوەی کە بیستومانە ئەڵەن زەختە بە 12 لەسەر 8 بێ یان بە زمانە پزیشکەکە 120 لەسەر 80 میلیمەتر ئەسجی بێ مێرکوریان جیوە بێت ئاسایی چەندێکە نزم بێت یعنی بۆ من ئەگەر 12 لەسەر 8 نەبێ یان 120 لەسەر 80 نەبێ تاکو چەندێک ئەتیادیە ئێمە زیاتر ئەوەی کە احتیما دەکەینە سەری بەشی سەرەوەی زەختەکەیە لە ڕووی زانستی و هەچ کەسێک بەشی سەرەوەی زەختەکەی لە 90 یانی لە 9 کەمتر بێت ئەمە بە دابەزینی فشاری خوێندانرێت ئەوەی کە باسمان کرد ئەو خانم و لاوانی کە ئەیان بینین و زەختیان کەمە زۆربەی جار لەم دەوروبەریایە مەسەلەن بەشی سەرەوەی زەختەکەی ئێستەکەی ئەیبینی بڵین لە 85 هەشتونی و لە 9 هەندێک جار لە 8 بەڵام ئەمە بڵین بارێکی ئاساییە بۆ ئەو کەسانی کە باسمان کە تەبەن دوایەوەی کە تۆ بۆ دەرەکەوە هیچ سەبەبێکی تری نییە ئەمە بارێکی ئاسایی و لەشی ئەو مرۆڤە بەو ڕێژەی زەختە کار و فەرمان و چالاشەکانی خۆی بە بەڕێ و هیچ کێشەیەکی بۆ دروست ناکات ئەژیناوەکو تر لە ڕووی زانستیەوە هەچ مرۆڤێک بەشی سەرەوەی زەختەکەی لە خواردنەوەت یاخود بەشی خوارەوەی زەختەکەی لە خوار 6 ینی لە 9 بە 6 دابەزێت ئێمە بە دابەزینێکی نائاسایی
فشاری خوێنی دانین. زۆر باش ئاماژە بە بەشی سەرەوە خوارەوەی زەختەکەیە بەڵێ لە ڕووی زانستیەوە هەردووکیان بەقەریە گرنگن یاکیشیان گرنگترە لەوەی ترە هەردووچان گرنگن چکە هەردووچان بڵێن تعبیری دوو بەش جیاوازی زەختە مەسەرێکیان لە کاتی لێدانی دڵایەکیان لە کاتی خاوبوونەوەی ئیسراحەتی دڵا هەردووچیان ضرورە و هەردووچیان بڵێن کار و بڵێن فەرمانی خۆیان هەیە بەڵام ئەوەی کە ئێمە بیبینین مەسەرەن زۆربەی خەڵک هاوڵاتیان زیاتر باسی بەشی سەرەوەی زەختەکەیمان بۆ کات وا باوە ڕۆیشتۆژی ناخۆی لە ڕوو زانستیەوەکو یەک مهمن بەڵێ هەموو شتێک لە ژیانە ڕێژەیە هەر خۆجی ژیانیش ڕێژەیە زەختیش بە هەمان شێوە ڕێژەیە بۆ نمونە فەرمووت ئێمە 120 هەیە کە بەشیش گشتی نۆرماڵە بەڵام ئەگەر لە 120ەکە هەتاوەکو 90 ئاساییە لە خواری شەهتاوەکو 6 بەڵام بەمەرجێک پزیشکێکی شارەزای پسپۆری بوارەکە بیبینێت و لە کۆڵینەوە هۆکارەکان بکە کە یەکێک لە باوەکانەوەی کەلاوانە دڵی خۆی سست بێ بۆیە فشاری خوێنی لە خوارەوەیە لەوانی هەندی هۆکاری تاقیگەیتری شەبەکەیەوە خۆتان باشتریان زانن بەڵام پرسیارەکەی من ئەوەیە اینجا لە چەندێکە بەرەو سەرەوە بێ پێوترێ زەختی بەرزایان بەرزە فشاری خوێنی هەیە خۆی لەم دوایانەیە بڵێن هەردوو مەدرسەی ئەمریکا و ئەوروپا بە مەدرسە جیاوازەکانیانەوە گۆڕانکاریان لەم تعبیرەیە و لەم بڵێن ئینا کردو لەم ڕێژەیە مەسەلەن جاران هەردوو مەدرسەکە لەسەرەوە کۆک بوون کە هەچ مرۆڤێک بەشی سەرەوەی زەختەکەی لە 140 زیاتر یاخود لە 14 زیاتر بێت و بەشی خوارەوەی لە سەر و 90 یاخود 9 لەناو بەشێوەی زمانی باوی لای خۆمان زیاتر بێت هەژمارێکرا بەوەی کە ئەم کەسە زەختی هەیە بەڵام ئێستا گۆڕاوە مەدرسەی ئەمریکی تۆزێک شتەکەی تون کردوتەوە لە ئێستا هەچ کەسێک مەسەلەن تۆ لە خەستەخانە لە عیادەکەت نەخۆشیە بۆ لا زەختی بۆگری یاخود چەند جارێک ئەم زەختی بۆ دووبارەکەیتەوە بۆ دەرەکەوێت کە لە هەموو جارەکانە بە پێی مەدرسەی ئەمریکی زەختەکەی لەسەر و 13 بەهشتەوە بێت یعنی لە مەدرسەی ئەمریکی هەتاوەکو 120 تۆ زەختەکانی 120 بەهشتا زەختەکەی احتیاج یعنی 12 بەهشت لە 120 بۆ 129 یعنی تاوەکو 12.9 ئەمە دانراوە بە مەرحەلەی پێش زەخت یعنی مەرحەلەیەکی مەترسیدارە و بۆی هەیە بەرەو زەخت بڕوات بەڵام لە 130ەوە ئەین لە 13 هەتاوەکو 140 یعنی 139 ئەمە بە مەرحەلەیەکی زەخت دانڕێکەواتە تۆ تووشی زەخت بووی 13 بەنەوە بە 80 بە 89 ژێرۆشکەی تاوەکو 89 هەشت لە دەیانەوە ئەمە معنای وایە دەرەجەیەکی زەختە بەڵام بۆ مەدرسەی ئەوروپیەکان ئەمەیان ئەوان تۆزێک دەستکراوەترن بڵێن تۆزێک خاتری زەختەکەیان گرتووە بە کوردیەکەی ئەوان ئەڵێن وەکو جاران هەچ کەسێک ڕێژی زەختەکەی لەسەر و چواردە یعنی لە چواردە بۆ سەرتر بێت ئەمە ئەنج بە زەخت دانرێ لە مەدرسەی ئەمریکا لە 13 ئەوان بە زەخت دایانێن لە 130ەوە بەواتە بەشی سەرەوە بە زەخت دایانێن طبعا ئەم ڕێژانە ئەگۆڕێت بنمونێت تۆ گەر نەخۆشەکەت خۆی لە ماڵەوە زەختی گرت بێت یان تۆ جاری وا هەیە گومانە لێشەکەی تووشی زەخت بێت ئەینەری بۆ جیهازێکی 24 ساعتی زەخت کە پێوی بێت تا 24 ساعت و بێت بۆ بێنێتەوە ئەمانە ئەگۆڕێن چکە تۆ ئەگەر نەخۆشەکەت لە عیادەیەکا بێت و لای خۆت بێت و زەختی بۆ بگریت حسابی ئەوە کراوە کە تۆزێک بەرزتر دابنرێت لەبەرەوەی ئەم نەخۆشانە زۆربەی جار ترسی بینینی دکتۆریانەیە ترسی شوێنەکەیان هەیە بەهۆی سترێس و قەلەقی و ڕەنگە هەندێک جار زەختەکان بەرز بێت و بەڵام تۆ گەریشە لە ماڵەوە خۆی زەختی گرت بێت یان جیهازێکی 24 ساعتی بۆ دانرابێت ڕێژەکان کەمترە بەنمونە لە مەدرسەی ئەمریکاڵێ لە 135 بە 60ەوە ئەمە بە زەخت دانرێ ئەمە باسی ڕۆژ بکەیت لە کاتی ڕۆژە لە کاتی شەوە مەفروضە زەخت زیاتر دابەزێ بڵێن تۆ معدلەکەی وەرەگری ئەگەر کەسێک لە کاتی شەوە زەختەکەی لەسەر و 110 بە هەفتاوە بێت یعنی 11 بە حوتەوە بێت معدلی زەختی شەوانی جارێککە لە ڕووی مەدرسەی ئەمریکا بە زەخت بە بەرزی فشاری خوێندانرێ باش وەکو ئەوی کە فەرمووت خەڵکێکەیە هەر بە سروشت فشاری خوێنیان کەمە نزمە خەڵکیشمان هەیە هەر بە سروشت فشاری خوێنیان بەرز بێ جگە لە نەخۆشیەکە ناتوانین بڵین بە شێوەیەکی سروشتی فشاری خوێن بەرزە نەخێر ئەمە ڕاست نییە بەڵام هەمانە هۆکارمان هەیە هۆکارەکە فسیۆلۆجیە طبیعیە ماوەیەکی کەمە بۆ نمونە کەسێکە وەردشەکات دوایەوە زەختەگرێت طبیعی بەرز بێتەوە بێگومان کەسێکمانەیە زۆر قەلەقە سترێس ئەو ڕۆژە زۆر چاو قاوە و ئەوانەی خواردوێتەوە جگەرە زۆرە کێشێت بە شێوەیەکی غێر بە شێوەیەکی نازانستی زەختەکەی ئەپێورێت ئەمانە هەموو شتێکی موقتن لەو کاتانەیە زۆر ئاسایە زەخت بەرز بێت وەکوتر شتێکمان نییە بەناویەوەی کە بە بەردەوام یەکێک فشاری خوێنی بەرز بێت و تۆ پێی بڵی بارێکی ئاساییە نەخێر چای و قاوە لەو بابەتانن کە لە زانستە وا لە مرۆڤەکەن کە وشک بنەوە بەڵێ لەبەروی کەوات لێکە میزیاتر بکەی لەبەرەوە وشکە بیتەوە بەڵام ئێستا ئاماژەت بەوە فەرموو کە چای و قاوە ئەکرە زەخت بەرز بکاتەوە بێ زەحمەتێک لای بکەرەوە بۆچی چای و قاوە لە کاتێکە کە خۆی میز بە مرۆڤ زۆرەکە کە زەخت دابەزێنێ لە ڕووی پزیشکیەوە وترێکە زەخت بەرزەکاتەوە بیرمان نەچێ باسی ئەو جۆرە لە چاو قاوەکەین کە کافاینی تایە ئێستا هەموو جۆرێکی چاو قاوە هەیە بەبێ کافاین باڵێ ئەو جۆرانی کە کافاینیان تایە
کافین مادەیە کە خاتە باری بڵێن پەلەپەلی و سترێس و قەلەقیەوە واد لێ کات کە هۆرمۆنەکانی گەشە و کۆرتیزۆڵ لە لەشتا زۆر دەربدرێن چکە بارێکی نائاسایی لە لەشتا دروست دەکات لە بۆ هۆکارش بە هۆکاری بەرزبوونەوەی ئەم هۆرمۆنانی کە باسمان کرد فشاری خوێن بەرز دەبێتەوە. باشکەواتە هێشتا هەر چای قاوە ئەگەر کافاینی تیابێ بەرزیەکاتەوە بەڵام ئەم قسەیە بۆ نمونە بۆ چای سەوز ڕاست نییە بۆ قاوەی قەزوان ڕاست نییە چکەمانە هیچیان کەفاینیان کافاینیتیانە بێت نەخێ بەرزی ناکات. باشە جەنابی دکتۆر گریمان کەسێک دەستنیشان کرا بەوەی کە زەختی هەیە پێشەوەی کە کەس دەستنیشان کرێ سەگەنجێکی وەکو من تەمەن لە بینی 35 تا 40 ساڵایە پێویستەکە بڕۆم بۆ لای دکتۆریی هەناوی ساڵی جارێک وەکوی کە سەبەر عقی پێشوباسی فەحسی خوێنمان کرد بڕی چەوری و CBC ئەوەی کە پێڵەن CBC پێگاتەکانی خوێن و شەکرەی سێ مانگی ئەوانە لە ساڵێکیان لە 2 ساڵ جارێکە بە پێی پێویستەکە دووبارە ئاکرێتەوە بە هەمان شە پێویستەکە سەختیش بگرم. بەڵێ ئەخیر ئەپدەیتی تازە لە 2019 کە دەرچووە زیاتر مەدرسەی ئەمریکیەک ئەم تەوسیایی هەیە هەچ مرۆڤێک لە تەمەنی 18 ساڵیەوە هەچ مرۆڤێک پێینە 18 ساڵی تەمەنیەوە باشتر وایە دەستکە بە پێوانەکردنی زەختی خۆی. چەندە جارێ؟ ئێستا باسیەکەین ئەگەر ئەم مرۆڤە لە تەمەنی 18 تاوەکو 39 ساڵیا بێت کە زەختی گر یەکجار بۆی دەرکەوت زەختەکەی ئاساییە باسیەوە ناکەین کە زەختەکەی دەرەکەوێت بەرزە ئەوە بەرەو ڕێگەی ڕوات ئەگەر دەرکەوت من ئێستا ڕۆ زەختی ئەگرم بڕیم زەختەکەم ئاساییە نەگەشتمەتە 39 ساڵ ئەوە پێویستەکە لە 3 بۆ 5 ساڵی داهاتوە چەشی کەمەوە کەواتە هەموو 3 بۆ 5 ساڵ جارێک زەختەکەت چەکەکەیتەوە جارێک کە بەو شەرتەی کە ئەم مرۆڤە بەڵام نەخۆشی تری لەگەڵا نەبێت کەسێکی بڵێن سەلامەت بە هیچ نەخۆشیی نەبێت شەکری نەبێت لەگەڵیا چوری خوێنی بەرز نەبێت قەڵەو نەبێت لە عیلەکانە مشکلەی جەڵدەی زۆر و ئەوانەیان نەبێت لە دایک و باوک خوشک و براکانیانە ئەمانە هەمووی هۆکارن یاخود گوچیلەکانی نەخۆش نەبێت ئەگەر ئەم نەخۆشانە نەبێت و تەمەنی لە 40 ساڵە بێت لە 18 بۆ 39 ساڵ ئەتوانێت هەموو 3 بۆ 5 ساڵە زەختەکەی دووبارەکاتەوە ئەو کەسانی کە لە 40 ساڵ و بەرەژوورن ئەبێت کە زەختەکەیان پێوە بۆیان دەرکەوت وەکو باسمان کرد فشاری خوێنیان ئاسایی و زەختیان بەرز نییە ئەبێت هەموو ساڵێ جارێک ئەم فشاری خوێنە دووبارە بکەنەوە بۆ شەرتی کە باسمان کرد ئەو نەخۆشانەیەشیان نەبکەیسە بۆ نەخۆشەکەی تر باسمان کرد کەواتە چەوریان نەبێت شکریان نەبێت و هەروەها ئەتوانێت هەموو ساڵە جارێک یاخود دەبێت هەموو ساڵی جارێک چێکی زەختەکەی بکاتەوە. کەسێک کە زەختی گرت و دەرکەوت زەختی هەیە ئێوە کۆمەڵە ڕێکاری خۆتان هەیە یەکەم جار خۆتان لە عادەکە بۆ یەگرن هەندێک جار لە 3 ڕۆژە سەرەکتری هەر لای ماڵی خۆتان یا دەرێکی پزیشک بیگرە هەندێک جار ئەمەری 24 کاتژمێرەکەی پێوەکەن بێگومان بڕیاری کۆتایی لەم بابەتە پزیشکی هەناوی ئیدا کە ئەم کەسە ئایا زەختی هەیە یان زەختی نییە بۆی خەنە سەر دەرمان بەڵێ جارە باسی دەرمانەکە نەکەین با باسی ئەوە بکەین کە ئەم کەسانە چەندە جارە پێویست زەخت بگرنەوە ئەو بەڕێزانی کە زەختیان هەیە کە ئێمە نەخۆشێکمان دەستنیشان کرد بەوەی کە زەختی هەیە قرارەکە قرارێکی قورسە بەڕاستی لەبەرەوە تۆ بێ زۆر یابیت ئەمە مانای وایە بەلانی کەمە بۆ چەند ساڵێک یان بۆ باقی ژیانی لەوە چێت پێویست بە حەبوو پارێز و ڕاضە بکات کە نەخۆشێک دەستنیشان کرا بە بەرزی فشاری خوێن لە ئەوڵەوە پێویستە بدایەتی عیلاجەکانەوە هەموو 2 هەفتە جارێک زەختی خۆی بکرێت ئێمە باسی شتی زانستیەکەین باسی شتی باوی لای خۆمان ناکەین چکە ئێمە نەخۆشمان لە ڕۆژگا 6 جار زەختەکرێت کامیش خراپی خۆی هێبیرمان نەچێت ئەبێ لە چەند مانگی یەکەمە تا زەختی کۆنتترۆلەکرێت هەموو 2 هەفتە جارە زەختێک بگرێت ئەگەر زەختەکەی کۆنتترۆل کرا و هات بە بەکارێنانی چارەسەر یاخود هەتا بە پارێز و بەڕێازێکی کەمیش کۆنتترۆل کرا ئەو کاتە پێویستە کات هەموو ساڵێک جارێ زەختە بگرێتەوە هەموو ساڵێک جارێک هەموو ساڵێک جارێ و هەتا باس کراوە لە هەندێک سەرچاوەشە کە ئەتوانێت 3 ساڵ جارە زەختە بگرێتەوە باش زەختەکە بۆ لای خۆمان زۆر شتێکی ئەمەلی نەوێ بەڕاستی لای خۆمان باوەڕ ناکەم کەسێ بتوانێت بڵێ زەختی هەیە و ڕۆژی جارە زەخت نەگرێت بەڵام ئەمە قسەی زانست و کتێبە ئەتوانێت ساڵێک تا 3 ساڵ جارە زەخت بگرێت خۆم تەوسیەوە ناکەم بەڕاستی ڕێی خۆم نییە جەفەر تۆ تەوسیە مام بکە بزایمە بەستەکەم لە چێ دکتۆر ئێستا کە تۆ لە ماڵە جیهازێکی کارەبایی بکڕیکە بە پیلەکە ئیشەکە و زەخت بگری ئەکرێ لای یاردەرێکی پزیشک بە جیازی جیۆکە بیگری ئەشکرە لای پزیشکێکی هەناوی بیگری ئەو بەڕێزانی کە دەستنیشانکراون بە بەرزەفشاری خوێن و لەسەر عیلاجن چەندە جارە زەخت بگرنەوە بەڕێی من ئەگەر زەختەکەیان کۆنتترۆڵە کێشەیان لەگەڵ چارەسەرەکانیانە نییە بەڕێی من هەموو هەفتە جارە زەختێک بگرێت ینی هیچی تێناچێت بڵێ لەبەرەوەی هیچی تێناچێت کە بیرمان نەچێت زۆر جار هەیە نەخۆشەکان کە ئەبینین ماوەیەکی زۆر زەختیان نەگرتووە زەختەکانی سێکی مەسەن زۆر جار زۆر بەرزە ینی کۆنتترۆل نییە ئەچێتە بابێکی هەندێک لە ئیهمالکردنەوە بەڵام هەفتەی جارێک 2 هەفتە جارێک زەختێ بگرێت شتێکی خراپ نییە چکە بەڕاستی هیچی تێناچێت کە چەند بوو زەختەکەی بێتێتەوە بەلای دکتۆر ئەوە زۆر مهمە بۆ چێڵێن زەخت بگرێت جار مەسەلەن جاری وایە تۆ چارەسەرەکان لەوەڵە زۆر باشە بەس بەمروری زەمان هەندێک جار ئەم چارەسەرانە وای لێت پێویستیان بە گۆڕین هەیە لەبەر ئەوە ئەو کەسەی کە زەختی هەیە دابەزاننی زەختیش ئەویش تەمە کرایتیرای خۆی هەیە ئەوانەی کە توشون بە زەخت مەفروزە لەسەر عیلاج و پارێزی و ڕاضە وەرزشکردن
بڵین فشاری خوێنان لە خوار 140 بەنەوەت بێت یعنی 14 بەنەوە کەمتر بێت هەندێک جارەگەر نەخۆشی درێژخانی هەبێت و مەسەن گورچیلەکانی سز بێت و شەکرێکی بەقۆتێ بێت جاری وایە بۆ خوار 13 بە8 بێت دابەزێنرێت لەوانەیە مە گرنگترین پرسیار بێ بۆ بینەری ئێمە ئەو دەرمانانەی کە لە بازاڕەکانی ئێمە لە دەرمانخانەکانە فرۆشرێت و ئەو دەرمانانەی کە لە نەخۆشخانە حکوومیەکان ئادرێ بە هاوڵاتیان بۆ چارەسەرکردنی بەرزەفشاری خوێن بەڕاستی ئیشەکەن وڵاتی ئێمە و بە تایبەتی هەرێمی خۆمان ڕەنگایشی بە لەو شوێنانی کە زۆرترین دەرمانی تێساقەکرێتەوە بە هەموو جۆرەکان چارەسەری نەک تەنها بۆ فشاری خوێن هەموو نەخۆشەکانمان هەیە چارەسەر هەیە زۆر باشە و زۆر باشی شکات ئەمە ڕاستیەکە پێم باشە کەس خۆی لە نەشایی نەکات بەڕاستی کەس خۆی لە نەشارێتەوە چارەسەرمان هەیە زۆر باشە زۆر باشی شکات نەخۆشەکە ئیسپادی لەکات مزاحفاتی جانبی کەمە لەسەر نەخۆشەکە چارەسەریشمان هەیە کە بە تایبەتی ئەوانی کە هەرزانن یاخود لە شوێنێک دروستکراون کە کواڵەتی باشی نییە شکبیرمان نەچێت و چارەسەرانی کە من بە باشی دانێم و کە بە باش دائەنرێت ئەوانن کە FDA ئەمریکی یاخود بڵێن ڕێکخراوی تەندروستی جیهانی هەندێک لەم ڕێکخراوانە ئۆکەیان پێداوە کە چارەسەرەکانیان بەکار بهێنن لە وڵاتەکانی خۆیانە ئەوانی تر کە باسیەکەین کە من پێم باش نییە و هەندێک لە هاوپیشەکانیشم پێیان باش نیە ئەوانەیە کە لە وڵاتێکا دروستەکەن بەڕاستی کە تۆ نازانی ئەم وڵاتە کواڵتێکی چۆنە ئیشی دەرمانەکە چۆن کراوە لە چوار دروست کراوە چۆن هاتوۆتە وڵاتەکەمانەوە ئەو دەرمانە باشی کە ئەفەرمووی FDA ئەپروڤە و WHO ئەپروڤە هەیە لە بازاڕەکانی کوردستانە بەڵێ هەیە بەڵێ زۆر جۆرمان هەیە بەڵام شتێکی نەخوازراویتر هەیە هەندێک لەو بڕاندانی کە باسەکەین چارەسەریان هەیە جارێکتر تۆ دوودڵی لەیان لەبەرەوەی هەمان چارەسەرە بەڵام بە شێوەیەکی تر دروست کراوە لە وڵاتانێکی دەور و بەرمانە و بە شێوەیەکی قاچاق داغڵی وڵاتەکە تەکرێت لەبەرەوە بەڕاستی گرفتێکی گەورەمانە لەگەڵ نووسینی چارەسەر بۆ نەخۆش وەکو باسمان کرد چارەسەرەکە مەفروضە شتێکی زۆر باش و بەڕاندە بەڵام دوای سێرێکی ئێمە تەقلیدەکەیت دوا پرسیار ئەگەر دوور بە دایک و باوکی دکتۆر ڕێدوان دەستنیشانکردن بە بەرزەفشاری خوێن دەرمانی لە دەرمانخانەکانی خۆمان بۆ کڕیان لە دەرەوە بۆ هێنی لە دووبەی هێنی لە دەرمانخانەکانی خۆمان بۆ یەکرم بە تایشید چکە چارەسەری زۆر باشمان هەیە و باسم کرد بەڵام ئەوەیە دڵنیابیتەوە کە لە براندێکی ڕاستە بەڵێک ئەو شتێکە تۆ ئەتەوێت و ئیسپادی لێکات بە سوپاسێکی زۆرە بۆ دکتۆر ڕێدوان جەزا کە میوانمان بوویت ئەوەی کە دەربارەی بەرزەفشاری خوێن لەم بەرنامەتی گەیشتین ئەوەیە کە فشاری خوێن بە شێوەیەکی ئاسایی بوونی لە لەشا گرنگە بۆ زیندە چالەشەکانی لەش و ژیان بە کوردێکی ئێمە هەر یەکێکمان پارچەیەکین لە ژیان و بەرداوامبوونی ئەم پارچەیە لە ژیان پەیوەندی بە کۆمەڵێک هۆکاری فرەڕەهەندەوە هەیە کە یەک لەو هۆکارانە بریتە لە فشاری خوێن هەڵەترین بیر و باوەڕیش دەربارەی بەرزەفشاری خوێنەوەیە کە زەختەکەم بەرز بێتەوە سەرمێشە خۆمەزانم هیچ کەسێک نازانێت بەڵکو پێویستە بەردەوام پشکنین بۆ زەختی خۆتان بکەنەوە بەڕێزانی کە تەمەنیان لە 40 ساڵ کەمترە و لە 18 ساڵ زیاترە لە 3 ساڵ بۆ 5 ساڵ جارێک زەخت بگرن بەو مەرجەی کە بزانن یان یەک جار لەو جارانە فشاری خوێنان ئاسایی بوو بێ بەرزەفشاری خوێنان بێ ئەو بەڕێزانەی کە بەرزەفشاری خوێنیان هەیە بەلای کەمەوە هەفتەی جارێک فشاری خوێنیان بگرن و بەلای کەمەوە 6 مانگ جارێک پزیشکەکانیان ببینن بۆی کە دڵنیابن لەوەی کە فشارەکان لەژێر کۆنتڕۆڵایە چونکە بەڕاستی بەرزەفشاری خوێن مەترسیدارترە لە شێرپەنجە. خدایار بێت ئەڵقەی داهاتوو بەرنامەی چارە لە دوو زنجیرەی ترا دەربارەی پشکنینی ساڵانە و گرنگی پشکنینی ساڵانەکەین بۆ نەخۆشی شەکرە و پشکنینی ساڵانە بۆ ئەو خانمانە یان هەر بۆ خانمان بە شێوەیەکی گشتی فەحس عام بۆ ژنان دەبێت چی بێت و پاشەوە چینە سەر فەحسی عام بۆ پیاوان هەتاکۆ کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرموون شەو شەوگارتان شاد خواتان